بەپێی زۆرینەی توێژینەوەکان زیاتر لە 100 قو هەیە کە مرۆڤ لەسەری پرۆگرام بووە ڕێگری دەکات لەوەی کە تۆ بە خێرایی بخوێنیتەوە. ئەم خوانەش بەشی زۆری بۆ قۆناغی مناڵی ئەگەڕێتەوە و ئێمە لە مناڵیەوە بۆمان دروست کراوە. ئەکرێ قوتابخانە بێت، ئەکرێ دایک و باوەک بێ، ئەکرێ بەهۆی ناشارەزایی بێ لە سیستەمی پەروەردە. بەڵام خۆشبەختانە ئەم خوانە ئەکرێت لە ڕێگای ڕاهێنانەوە باش بکرێت. بۆ نمونە خۆی هێواش خوێندنەوە، خۆی وشە وشە خوێندنەوە، خۆی ئەوەی کە من ناتوانم لە 150 وشە زیاتر لە دەقێکا بخوێنمەوە، خۆی ئەوەی کە من کاتێک بابەتێک دەخوێنمەوە تەنها 120 لە بابەتەکان پێدەگەم چۆن بەرزی بکەمەوە بۆ 170 خۆی ئەوەی کە من تەرکیزم نییە لە کاتی خوێندنەوە و ناتوانم چارەسەریشی. ئەم خوانە ئەکرێت بە ڕاهێنان چاک بکرێت و ئەکرێت ئێمە لە پرۆژەی خوێنەری بەرهەمدار بەشێکی زۆری ئەم خوانەی کە تۆ بەدەستیانەوە دەناڵێنی لە کۆتایییا بگەیتە خۆناکی چارەسەر.